سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆوە لە خزمەتی خۆشەویستین بۆ درێژەی ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرەی وەرگیرا و لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان. ئێمە لە درێژەی ڤیدیۆکانمان باس لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بۆ ئەوەی خۆشەویست دەکەین. هەڵبەتە لەم ڤیدیۆیەدا باسی پەیمانگەی تەکنیکی کارگێڕی دهۆک بۆ ئەوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرەی وەرگیرا و بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران بۆ ئەم پەیمانگایە چۆن بووە. ئێوەی خۆشەویستیش بۆ زانیاریەکان لەگەڵ مابن تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن. یەکەمین بەشمان لە پەیمانگەی تەکنیکی کارگێڕی دهۆک بریتیە لە کارگێڕی کار کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت. زانکۆڵاین بریتیە لە 62.303 کە گشتێکەشی بە هەمان کۆنمرەیە. پارالێلی پارێزگا 59.244 و گشتێکەی 62.3. ئێوارانی پارێزگا 58 و گشتێکەی 6.33. پەیمانگەی تەکنیکی کارگێڕی دهۆک بەشی ژمێریاری کە لەخی زانستی وەرەگرێت 58.4 زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەیەتی و پارالێلی پارێزگا 56.763 و گشتێکەی 58.9. ئێوارانی پارێزگا 54.074 و گشتێکەی 56.516. کۆتابەشمان لە پەیمانگەی تەکنیکی کارگێڕی دهۆک بریتیە لە سیستمی زانیاری کارگێڕی کە لەقەکەی زانستی وەرەگرێت و زانکۆڵاینەکەی 57.921 و بۆ گشتێکەشی هەمان کۆنمرە. پارالێلی پارێزگا 56.8 و گشتێکەی 59. ئێوارانی پارێزگا 53.612 و گشتێکەی 56.406. قوتابیان خوێندکارانی ئازیز، ئەمانە کەمترین ئەو کۆنمرانە بوو لە پەیمانگەی تەکنیکی کارگێڕی دهۆک کە بۆ ئێوەی خۆشەویستمان باس کرد. لێرە دوو خاڵی زۆر گرنگ هەیە حەزەکەم ڕوونکردنەوەی لەسەر بدەم. ئەویشیان بریتیە لەوەی بۆچی لە زانکۆڵاین پارێزگا و گشتی هەمان کۆنمرەیە. لە ڤیدیۆکانی پێشووتریشا باسی ئەو خاڵەمان کردووە لەبەر ئەوەیە کە زانکۆڵاین لە پەیمانگاکان 100% بۆ پارێزگا خۆیەتی و خەڵکانی دەرەوەی پارێزگا دەرەوەی سنووری پارێزگاکە ناتوانن لە زانکۆڵاینی ئەو پارێزگایە تەقدیم بکەن، بەڵام لە پارالێل و ئێواران کێشەیان نابێت. و خاڵێکی تر ئەبینین لە یەک دوو شوێنە لە 55 کەمتر هاتۆتەوە. باشە ئێمە هەمومان نەزانین ئەو خاڵانەی یان ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئێمەی باس کردووە ئەڵێت نابێت لە 55 کەمتر لە زانکۆڵاین تەقدیم بکە بۆ پەیمانگەکان بە پارالێل و ئێواران. ئەی باشە چۆن 53 یان 54 یا کەمتر و زیاتر هاتۆتەوە؟ بەڕێزان، ئەم خاڵەیان بریتیە لەوەی کە پێش ئەوەی کرێدێت بۆ قوتابیەکە بۆ خوێندکارەکە ئەژمار بکرێت ئەو قوتابیە کۆنمرەی 55 و بەسەرەوە بووە، بەڵام کاتێک کرێدەتی بۆ حساب کراوە کۆنمرەکە دابەزیوە. بەڵام ئەم بەڕێزە زۆر بە ئاسانی وەکۆی کە لێرە ئەیبینین لە یەک دوو خاڵە کەمترین کۆنمرەیان 53 یان 54 وەریش گیراون. بۆیە زۆرجا ئەو پرسیاران ئەکرێ و حەزمان کرد ئەو ڕوونکردنەوەیە بە ئەوەی خۆشەویست بڵێ. ئێوەش بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و بەو هیوایی کە توانی بێتمان بە خوێندنەوەی ئەم کۆنمرانە سوودێکمان بە ئەوەی خۆشەویست گەیاند بێت.